بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان بەڕێوە دەچێت. ئەم کۆنگرەیە لە دروشمی کۆمەڵی دادگەریدا نووسراوە هەم بە خۆداچنەوە هەم بەردەوامیدان. جا من دەچمە لای بەشێک لە ئەندامانی کۆنگرەی کۆمەڵی دادگەری کە لێرە ئامادەن پرسیاریان لێ دەکەم سەبارەت بە داهاتووی کۆمەڵی دادگەری و خزمەتەکانی کۆمەڵی دادگەری و کۆمەڵی دادگەری چەندێک خزمەتی بە چین و توێژی گەنجان کردووە. ئێوە لەگەڵمان نابن، من سەرنج و تێڕوانی بەشێک لە ئەندامانی کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری کوردستان دەگوازمەوە، بیسەر و بینەرمان بن. ئامانجی کۆمەڵی دادگەری بریتە لە سەرخستنی هەموو ئەو ئەنجدانەی کە کورد پێویستەتی. کۆمەڵ چەندێک توانێتی لە ڕووی سیاسی لە ڕووی خێرخوازیەوە هاوسەنگی بپارێزێت. لە ڕووی سیاسیەوە هەموو ئەو بەرنامەیە کە لە کۆنگرەی پێشتر بڕیاری لەسەر درابوو ئیشی لەسەر کردووە بەشێکی زۆری هێناوەتە دی. لە ڕووی کۆمەڵایەتیشەوە دەستبارێکی کۆمەلگای کوردی کردووە بۆی کە لەو قەیرانانەی کە تووشی دەبێ ئەوەی لەسەر ئەرکی سەرشانیەتی جێبەجێکە. پێم بڵێ ئامانجی کۆمەڵی دادگەری چییە و کۆمەڵ چەندێک خزمەتی گەنجانی کردو تۆ گەنجێکی لە نێو کۆمەڵی دادگەری کۆمەڵ وەکو پێویست خزمەتی گەنجانی کردیەوە؟ بەڵێ بەناوی خۆم پیرۆزبای بەستنی کۆنگرەکەم لە هەموو ئەندامانی کۆنگرەوە ئەندامانی کۆمەڵ بەگشتی و لایەنگران و هەموو ئەو کەسانی کە پێیان وایە کۆمەڵ ئومێدێکی خێری تیاماوە. بە بڕوای من وەکو کەسێکە لە ناو کۆمەڵە پێگەیشتم گەورە بووم کارم کردووە و سوودم لێ بینی و لەوانەیە توانی بێتم لەم ڕێگایەوە سوودێک بە دەوروبەرە و بە خەڵکێکی تر بگەێنم. پێم وایە کۆمەڵ بەڵەیەکێکە لە وێزگانەی کە بەگشتی خەڵکی ئەتوانن سوودی لێ ببینن لە نێوانیشیە گەنجان لە ڕێگەی ئەو ئۆرگانە تایبەتانەی کە لە بواری گەنجانە ئیشەکە چ سنتەری پەرپێدانی لاوان بێ ڕێکخراوی و قوتابیان بە یاخود ئەو ڕێکخرا و ناوەندە پیشەیی و جەماوەریانە بێ کە لە بواری گەنجانە ئیشەکەن هەوڵی داوە سوود بگەێنێت بە گەنجان. گەورەترین بەڵگەشتمان لەوانەیە ئەوە بێ ئێستا لە ناو کۆمەڵگەی کوردیا سەیری بکەی کۆمەڵێک گەنجی پێگەێنراوی تێگەێنراوی تا ڕادەیەک کامڵ ئەبینی کە خەریکن سوود ئەگەێنن بە خەڵکی. ئەمەشەوەمان پێڵێکە کۆمەڵی دادگەری توانیمێتی لە ماوەی تەمەنیا ئەگەر هیچ نەکا بۆ گەنج هیچ نەکا بۆ گەنج کۆمەڵێک کەس پەروەردە بکات و پێشکەشی کۆمەلگایان بکاتەوە لە ناو کۆمەلگایە خزمەت بکەنەوانێ و ئەو پرۆژە گشتیانەی کە کۆمەڵ هەیەی هەر لە سنتەری حیکمە و ڕێکخراوی قوتابیان و پرۆژە تایبەتەکانی کە تایبەتن بەو چینە توانیمێتی خزمەتی خەڵک بکات و گەنجانیش بە تایبەت لە نێوانیان. کۆمەڵی دادگەری چەندێک توانیوێتی خزمەت بە کۆمەلگای کوردی بکات. الحەمدولای ڕەبیل العالەمین دیارە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری هەر وەکو نەریتێکی سیاسی و ئیداری 4 ساڵ جارێ کۆنگرە ئەکەین بە خۆداچوونەوە و خۆبوونیادنان. کۆمەڵ لە ماوەی ڕابردووە الحەمدوللا سواس بۆخوا بە شایەتی خەڵکی کوردستانیش توانێتی لە زۆر بوارە خزمەت بە کۆمەلگای کوردی بکە. هیچ نەبێ خێزانی کوردی پاراستە لە ئینحرافی ئەو ئینحرافە خێزانیانەی کە لە کۆمەلگاکانی دەرەوەی هەرێمی کوردستانان ڕوەدەن. الحەمدوللا کۆمەلگای کوردی ناسراوە بە کۆمەلگایەکی ئیسلامی ئێستا هەرچەنە لە ئەسڵا ئێمە ڕێژەی مسلمانان لە ساڵانەوە و 6 بەڵام کۆمەڵی دادگەری توانێتی لە ڕێگەی خزمەتی نوری حکمەوە دەرس و دروستەکانیەوە هەروەها لە ڕێگەی بەرنامەکانی بەخشینەوە خزمەت بە خەڵکی کچینی هەژار و کەم دەست و کەم دەرامەتەکان بکە. سپاس بۆ خواتوانیمانە خزمەتێکی باشکن. لە ڕووی سیاسیەوە مووقیفی باش بۆ کۆمەڵ تاوەکو هاوڵاتیان ناو نیشتمانیان بڵێن ئەوە کۆمەڵ هەڵوێستی ڕاستە سەر ڕاستانە لە بەرەی گەلدایە. ئەو شایەتی ئەبێ خەڵک ئەو شایەتێمان بۆدا بەڵام ئەوەی کە ئێمە بەدیمانکردن من وەکو خۆم مامۆستایەکی ناڕازی لە شەقاما بووم ئەوەی کە ئەیبیسم و ئەیبینم لە دەم خەڵکی ناڕازی لەم دەسڵاتە سیستەمە حکومڕانی هەرێمی کوردستان ئەو شایەتێمان بۆ دەن کە کۆمەڵ خاوەن یەک هەڵوێستی نەگۆڕە. ئەو هەڵوێستەیشی ئەوەیە کەوا بە هەمیشە لە بەرەی گەل بووە لە ئۆپۆزسیۆن نابووە لە دژی گەندەڵی و ستەمکاری و نادادی ئەم وڵاتە بووە و هەوڵی داوە بە پێی قەبارەی کورسیەکانی توانێتی هەڵوێستی سیاسی خۆی دەربڕێ. خی بەخشنە میرەبان دیارە ئەوڕۆ
ئەمە لە کۆنگرەدا یەکێک لە ئیشەکانی کۆنگرەوە ئومێد دەخوازین زیاتر گرنگجیدان بێ بە گەنجان و لە ڕابردوشدا دیارە ئێمە لە ڕێگەی ئۆفیسەکانی لاوان و ڕێکخراوی قوتابیان کۆمەڵێک گەنج و لە چۆن بڵێ مەڵبەندەکان و لە ئۆرگانەکانی تر لە قیادەی کۆمەڵیش کۆمەڵێک گەنج بەشداری کارای هەبووە ئومێد دەکەین لەم کۆنگرێ زیاتر گەنج بێتە پێشەوە زیاتر گەنج شانی خۆی بداتە بەر ئیشەکان بۆ وزە و تاقە و توانایی کە هەیە بۆ زیاتر بەرەو پێشبرنی کار و پرۆژەی سیاسی و داوی و بانخوازی کۆمەڵی دادگەری لە نێو کۆمەڵی دادگەری ڕێ بە گەنجاندراوە وەکو پێویست خزمەت بکەن تا ڕادەیەک گرنگی دراوە بەڵام تمۆی زیاترمان هەیە و داواکارین لە قیادەی کۆمەڵ و لە سەرکردایەتی و لەو خەڵکی کە بەشداری کۆنگرێ ئەمڕۆ زیاتر متمانە بە بەشێکی باشی گەنجەکان بدەن ئەوانەی خۆیان کاندید کردیا بۆ ئەوەی کۆمەڵ نوێبوونەوەیەکی جدی بەخۆی ببینێ و خوێنی نوێ و سەرکردەی نوێ بەشدار بێ لەوەی کە پرۆسە و کاری کۆمەڵی دادگەری بەرەو پێش بووە. کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا چەندێک توانیوێتی وەکو پێویست خزمەتی هاوڵاتیان یاریمی کوردستان بکە و لە داهاتوشدا بەتەمایە چی بکات؟ بسم الله الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله أجمعين. طبعا هو ديارة كبلغان نويستا أو كاتا أو برلمانو أو حكومتاني كرابردوني لهرمي كردستان شاهدا لوي ككومالي إسلامي توانيتي خدمتك بهرمي كردستان كاتن شاهدك أوي كا عند برلمان كان بويرانا شامل ترسانا وكو بيويست بەرگریان لە مافی میلەتی خۆیان کردو لە خەڵکی خۆیان کردووە خەڵکی هەرێمی کوردستان و ئەو کەسانی کە لە بوزیر یان لە بەڕێوەبەراتی گشتی یان بەڕێوەبەراتەکان تر بوونە دیارە کە چۆن خزمەتیان کردە و چۆن هەڵوێستیان بۆ بەرامبەرەوەی کە خزمەتی ئەو خەڵکە و مافی ئەو خەڵکە چۆن گرنەوە لەمە دوای کۆنگرە بۆ بەخوداچوونەوە و بۆ زیاتر بەرەوپێشبردنی کارەکانە کەواتە کۆنگرە لەو کۆنگرەیە کۆمەڵی دادگەری دەیەوێتن زیاتر بتوانێتن خزمەتی زیاتر بە میلەتەکە بکاتن و ئەو کەسانی کە دێنە پێشەوە بۆ خزمەتی دام و دەستگا و بۆ خزمەتی ئەو میلەتە بتوان زیاتر ئینشاڵڵا لە خزمەتی میلەت دابن. مامۆستا دەستگا خێرخوازیەکانتان بەس خزمەتی ئەندامانی خۆتان دەکا؟ کارێکی زۆر بەجێیە بۆ احتمالیەکە بچی لە خەڵکی خۆمان پرسی خەڵکی کۆمەڵ گلەی ئەوە بکەم بێ دەستگا خێرخوازەکانمان خزمەتی خەڵکی خۆمان ناکەن یەک لە گلەیەکان لێرە ئەوەیە ئەوە بەڵگەیەک لەسەرەوەی کە دەستگا خێرخوازەکانی کۆمەڵی دادگەری لە خزمەتی ئەو خەڵکەدا بوونا خەڵکی هەرێمی کوردستان بەبێ فەرق و جیاوازی بەبێ ئەوەی جیاواز بکەن نێوانەوەی کە کۆمەڵە ئەوە خەڵکێکی ترە بەڵکو بە پێچانەوەی قسەکەی تۆ خەڵکی خۆمان وەکو کۆمەڵی دادگەری گلەی ئەویان هەیە و ئێمە ئەوە مانای ئەوە نییە کە نەیکەین مانای ئەوە نییە کە خەڵبێن نەیکات بەڵام زیاتر لەو کۆنگرەیە دەردەکەوێتن کە زیاتر ئینشاڵڵا ئەو خەڵکی خۆمان زیاتر لە خزمەتی میلەت دابێتن خەڵکە دابێتن. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پەیتا دوای وەرگرتنی پشوو ئەندامانی کۆنگرا بەرەو هۆڵی کۆنگرە دەڕۆن دوایەوەی کا پشتیوان وەرگرت ئێستا کاتیەوەیە بگەڕێنەوە نێو هۆڵ و ئیتر بڕکەکانی کۆنگرە دەست پێ بکاتن جامن دەمەوێت لە یەکێک لە ئەندامەکانی کۆنگرەی کۆمەڵی دادگەری بپرسم کاری داهاتووی کۆمەڵی دادگەری چییە؟ مامۆستا سڵاوت لێبێت کۆمەڵی دادگەری بەتەمایە بەنیازە کاری داهاتووی چۆن بکات؟ کاک برایم دەست خۆش بتن دیارە ئێستا کە بەرگەی دوم دەست پێەکە ئەو قسەکنە لەسەر پێڕۆ دیارە پێڕژ وەکو دەستورێک بۆ کۆمەڵی دادگەری بۆیە کۆمەڵی دادگەری دەوێت لەمە دووە لە پاش کۆنگرەی پێنج زیاتر بەدەم داواکارەکانی خەڵکەوە بێەوە زیاتر لەگە ئەم هێزانش کار بکاتن کە داواکاری خەڵک نزیکن وە دژی ستەمن هەر لە وتارەکەی بەڕێز مامۆستا عەلی بابی سەرۆژ کۆمەڵی دادگەری لە بەیانەکەی باسیەوە کردوتی ئێمە نە دژایەتی نە دۆستایی درێژخایمانەکە هیچ لایەنێک بەڵکو هەر لایەنێکی سیاسی چەند لەگە داواکانی خەڵک نزیک بیت وە دژی ستەمبی ئەمە لەگەوی نزیکیت وە زۆزەگەنگە کۆمەڵ لە کاری داهاتوویدا کار لە سەوە دەکەوە ئەولەویاتی کاری ئەوەیە کە زیاتر لەگە جەماوە بێ ڕاستە لە ڕابردووشدا لە بە درێژایی تەمەندا هەر لەگە خەڵک بووە بەڵام دەوێتن زیاتر بتن بۆی چکە خەڵک ئێستا زۆر پێویستی بەوەیە بەهێزێکی سیاسی ڕازگۆ بتوانێت ئەو خەڵکە لەم معاناتە و لەو زوڵمەی کە بە ماوەی 33 ساڵی دەکرێتن ڕزگاری بکاتن. کۆمەڵی دادگەری پەیوەندی لەگەڵ هەندێک لایەنی سیاسی
زۆر باش نەبوو لە دوای کۆنگرا بە خۆداچنەوە دەبێت چونکە دروشمی کۆنگرەی بە خۆداچنەوە بەردەوامیە جا ئێوە خۆتان دەدەستنەوە بێگومان کۆنگرە وێزگەیەکی گرنگە بۆ بە خۆداچوونەوە کۆمەڵی دادگەری ڕاست لە ڕابردووە ئەگە کێشەشتێک هەر هێزی سیاسەوی کێشەیەکی حیزبی نەبووە کێشەکەەوە بە لەسەر داواکاری خەڵک بووە کۆمەڵ بەرگری لە داواکاری خەڵک کردووە هێزی بەرامبەرکەشی دژی داواکاری خەڵک بووە بۆیە بە تاکید لە دوای کۆنگرا پەڕێژنووی هەڵدەرێکتەوەی ئەو هێزە سیاسان کە دەیانەوە خزمەتی خەڵک بکەن زۆر زار دەگوترێ کۆمەڵی دادگەری لە بەغدا وەکو پێویست مامەڵەی نەکردووە هەمیشە ویستویەتی قوارەی هەرێمی کوردستان لاواز نیشان بدا کەم کوڕەکانی هەرێم نیشان بدا ئێوە هەمیشە ویستوانە قوارەی هەرێم نەمێنێ لاوازی پیشاندن یان ویستوتانە دیفاع لە مافی هاوڵاتیان هەرێمی کوردستان کاگورام یەک شت بەبیر جەناب تو بینەرانی بەڕێز دەینەوە لە 2005 کە کۆمەڵی دادگەری بەتەنی بەشدایکە و کاتی کۆمەڵ ئیسلامی بوو داوای لە هەموو هێزەکان کە پێکەوە بەشدای بکەن کەسیان کۆمەڵیان قبول نەبوو کۆمەڵ بە لیستێکی جیاواز بەشدای کرد 2 کورسی هێنا دواتر ئەو 2 کورسی خستەوە هاوپەیمانی کوردستانی بۆی دیفاع لە مافی خەڵک بکاتن ئێستا کەش ئێمە هەمومان دەزانین ئەو ئەندامانەی کە لە بەغدان بەتایبەت کاک سۆران کاک ئەحمەدی ئازرەش لە ڕابردوو چیان کردو بەقەدەر 10 پەرلەمانتار زیاتریش لەلایەنە سیاسەکان ئیشیان کردو بۆ چێ بەتاکید بۆ خەڵک بووە بۆی ڕاستیەکانی ئێرە بگەین لە بەغدا و ئەوانەی داواکارەکانی هاوڵاتیان لە بەغداوە بێننەوە ئێرە زۆر باش ئەمڕۆ بڕیا لەسەوە دەدرێت بچنەوە پەرلەمان یاخودنا ئەمە نەخراوەتە ناو پێرە و قسە شتێ ناکرێت بۆ ئەمڕۆکە ئەگە بەیانی لیژنەی باڵا خستێ دەنگدان ئەمە قسەیشترا بەڵام بۆ گۆڕینی و هاتی ناو پێسی ئەمە قسەیشتر بیتر زۆر سپاس دەکەم بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست هەروەکو لە دیمەنەکان دیارە ئێستا ئەندامانی کۆنگرا پەیدا دەستنەوە نێوهۆڵی کۆنگرا لە بڕگەی یەکەم مامۆستا عەلی باپیر ئەمڕۆ قسەی بۆ ئەندامانی کۆنگرە کرد و ئاماژەی بە چەند خاڵێک کرد کە لاوازی کۆمەڵی دادگەریە و چەند خاڵێکی دیکەشی باز کرد خۆی قسەکانی مامۆستا عەلی باپیر لە 4 تەوەر پێک هاتبوون هەم خاڵی ئیجابی کۆمەڵ هەم خاڵی لاوازەکانی باز کرد جا هەندێک لە خاڵە بەهێزەکانی کۆمەڵی دادگەری ئەوەیە یەکریزن تەبان باڵباڵانەی نییە جا من دەمەوەیە بسمە لای گەنجانی کۆمەڵی دادگەری با بزانم ئەوان چەندێک توانیوتیان وەکو دەڵێ خزمەتی گەنجام کە مامۆستا سڵاو لێبێت سڵاو لە جەنابتان زۆر سوپاسانەکەین ئەمڕۆ پێم بڵێ کۆمەڵی دادگەری دەتوانێت چی بۆ گەنجام بکات کۆمەڵی دادگەری هەر لە سەرەتای دروستبوونیشەوە دیارە کە گەنج دەستی هەبووە لە دروستبوون و لە بنیادنانی کۆمەڵە کۆمەڵیش بۆ خۆی گرنگیەکی زۆر بە چینی گەنج و لاوانەدا و توێژی گەنجی یعنی بە ئامانج گرتووە ئامانجێکی گەورەی خزمەتکردنی ئەم توێژەیە و کار بۆ کاکە گەنجێکی ڕۆشنبیر و داهێنەر و پڕبەرهەم بهێنێتە ناو کۆمەلگاوە و هەمیشەژەم خزمەتی پێشکەش کردووە بە کۆمەلگا کۆمەڵی دادگەری جێگەی ئومێدی گەنجان هەموو بە تایبەتی گەنجان و چین و توێژەکانی تری کۆمەلگاکەمانان کۆمەڵ مووقیفە سیاسەکانی وەکو پێویست بووە توانیوەتی دیفاع لە مافی خەڵک بکات تاوان بە دڵنیاییەوە کۆمەڵ پارتێک و حیزبێکی ڕەسەنە لە ناو کوردستانە کە ڕەسەنایەتی خۆی و کوردایەتی خۆی وای کردووە هەمیشە لە بەرەی گەلبێ و هەمیشە داکۆکی لە مافەڕەوەکانی گەل بکات و هەمیشە لە سۆنگەی حەق و ڕاستیەوانێ ڕە و بۆچوونەکانی خۆی لە گۆڕەپانی سیاسیا تەرح بکا و ڕقەمێکی کاریگەر بێ لەسەر لە گۆڕەپانی سیاسیا بابزانم گەنجانی دیکەی کۆمەڵی دادگەری چۆن باسی کۆمەڵ دەکەن مامۆستا سڵاوت لێبێ تۆ دەمێکە لە نێو کۆمەڵی دادگەری کۆمەڵ وەکو پێویست لە خزمەت گەنجانی هەرێمی کوردستاندا بوو بەڵێ دیارە دەستان خۆش بێ سەرەتا ئومێدەوارین کۆنگرە بێتە خاڵی وەرچەرخانی کۆمەڵ بەرەو باشتر بێگومان خزمەتێکی گەورەی کردووە بە گەنجان خۆی لە خۆیان ئەو هەموو دەستگا پەروەردەییانەی کۆمەڵ کە شەو ڕۆژی ناوەتە سەرێک بۆ خزمەتی گەنجان ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئەگەر بێت و تاک بە تاکی کۆمەڵگە هەستی پێنەکە ئەوە زۆربەی ئەوانەی کە سوودمەند بوون لە کۆمەڵ و ڕۆژێک لە ڕۆژان ئیسفادەیان کردووە لەو پەروەردە و لەو تربیەتەی کە وەریان گرتووە لە کۆمەڵەوە ئێستا درکی پێەکەن ئەو ڕەوشەی کە هەیە ئێستا کە زیاتر لە ناو گەنجانە ئەو دینداریایی هەیە لە ناو گەنجانە و ئەو نزیکیەی هەیە گەنجان لەگەڵ مزگەوتەکانە و لەگەڵ دینداری و لەگەڵ ئیسلام دۆستیە یەکێک لە هۆکارەکانی بریتیە لە کۆمەڵی دادگەری کوردستان کە ئینشاءالله بەردەوامە بێ وەرە پێشترە چێ خی گەورە پەرەی پێ بدا و زیاتر بۆ خزمەتی گەنجان کار بکا و ئیسفادی لێ بکەن گەنجانی هەرێمی کوردستان. کۆمەڵی دادگەری وەکو دەستگا خێرخوازیەکانی لە خزمەت خەڵکدابوونە بەگشتی لە لایەنی یا هەوکاری بۆ خوێنی خانوو بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت و چاسەرکردنی نەخۆش
و بەگشتی هاوکاریکردنی خەڵک لە هەموو لایەک لە بێباوکان و لە هەژاران و کۆمەڵ دادگەری بە هەمان شێوە ئەو هەر پلۆپۆستێکی هەبێ نێو حکوومەت خزمەتی باشی کردووە و شێوە پەنجەی دیارە لە هەر پۆلۆپۆستێکدا بوون خزمەتی باشیان کردووە بە خەڵک و بە هاوڵاتی لە دەروی حکوومەتیش کاری چاکی زۆریان کردووە ئینشاءالله بەردەوامیش دەبین لەسەر و هیواشمان وایە ئەو کۆنگرە دەبێتە داهاتوێکی گەشت و پرشەنجی باشی دەبێت ئینشاءالله سەرکەوتوو دەبین و زیاتر خزمەتی خەڵکی خۆمان دەکەین. کۆمەڵ موقیفە سیاسەکانی وەکو پێویست بووە لەبەرەی گەل بووە؟ بەڵێ بێگومان کۆمەڵ موقیفە سیاسەکانی لە جێی خۆی بووە و لەبەرەی گەڵ بووە هەمیشە لەگەڵ مەزلوم بووە هەمیشە لەگەڵ خەڵکی هەژار و فەقیر بووە نەک لەگەڵ زاڵم و ستەمکار و کەسانی باڵادەست و ئەوانەی کەوا دانەوێت خەڵک بچەوسێنەوە کۆمەڵ هەمیشە لەگەڵ هەژاران و فەقیراندا بووە. کۆمەڵ قوربانیدایە بۆ ئەوەی لەگەڵ خەڵکی هەژار بێت؟ بەڵێ کۆمەڵ قوربانی زۆری داوە لە پێناو خەڵکی هەژار و بەڵام بەداخەوە دەبینم کەوە خەڵکانێک لەژەر کاریگەری کۆمەڵن و هاوکاری کۆمەڵ گەشتونە تا ئەنجامێک بەڵام لە هەمان کاتدا ڕەخنە لە کۆمەڵ دەگرن و پشتیان لە کۆمەڵ کردووە. وڵا لە ڕاستیە خەڵک و کۆمەڵ ناتوانین لە یەکجیا بکەینەوە تا پێمان وابێ بەرەیەکێ بەناوی بەرەی خەڵتا ئێمە بچینە نێوی لە ڕاستیە ئەگەر لە کوردستان دوو بەرە هەبوو بێ بەرەی ستەم و بەرەی خەڵکی مەزلوم ئێمە پێکاتێکی ڕئیسی بەرەی مەزلومان بووین و پارێزەرێکی ڕئیسی و بەرگریکارێکی سەرەکی ئەو جەبهەیە بووینە. باشە زۆر زیاتر دەگوترێت کۆمەڵی دادگەری وەکو پێویست دیفاعی لە خەڵک نەکرد و ئیتیهامێکە سەلماندنی پێویستە لە ڕاستیە قسەیەکی نەسەلمێنراوە هەرگیز کەسێ لە پێش ێمەوە نەبوو لە بەرگریکردن لە مافی مەزلومان بەڵام ئەوە ئەگەر لە چوارچێوی ئیتیهام و توهمەت دەرچێ وەکو بێن ئێمە هەڵسەنگاندن بکەین بۆ ئیشەکانمان و ڕخنەیەکی مەوزوعی بگرین عیبی نییە بەڵام لە ڕاستیە زۆربەی جارەمانە لە چوارچێوی تۆمەتبارکردن و ڕخنەگرتنی غەرز ئامێزانەیە ئەگەرنا ئەوەی کۆمەڵ توانیوێتی بیکا بە نەفەزرێژی بە ئیستیقامەت و بەردەوامی لە بەرگریکردنە مافی مەزلومان هیچ کەسێ بۆی نەکراوە. کۆمەڵ قوربانیدایە بۆ ئەوەی هەمیشە ئەوە بمێنێتەوە لەبەرەی خەڵکان؟ حتمما قوربانی کۆمەڵ بابەتێکی نییە بتوانین نادیدەی بگرین. ئێمە قوربانی سیاسی و معنەویمان داوە بووینەتە قوربانی ملولانیە ناڕێکەکانی ئەم ناوچەیە ئەوە لە ڕووی مادیەوە کەوادری ئێمە زۆر قوربانی گەورەیان داوە لە کاتێکا خەڵک لەسەر حسابی مافی مەزلومان خواردوێتی خەڵکی ئێمە خوراوە لەسەری. ئەی دەستگا خێرخوازەکانتان هەر خزمەتی ئەندامانی خۆتان دەکا؟ ئەسڵەن دەستگا خێرخوازەکان خزمەتی خەڵکی کوردستانەکە. ئەسڵەن ئەگەر ئێمە بمانتەوێ ڕخنەیەک ئاراسی کارە خێرخوازیەکان بین ڕەنگە ئەو ڕخنەیە هەڵبگرن بڵین کەمتر وا بووە چاوی لە ئەندامی مەزلومەکانی خۆمان بێ بەڵکو دەستگا خێرخوازیەکانی ئێمە بریبووە لەو مؤسسانی ئەندامانی ئێمە دروستیان کرد بۆ خزمەتی خەڵکی کوردستان. ئەی دەبینین دەستگا پەروەردەیەکانتان خەڵکێکی زۆر منداڵەکانی خۆی دەنێرێت بۆ ئەو ڕێکخرا و دەستگایانەی کە کۆمەڵەیەتی ئەمە بۆچی دەگەڕێن؟ حتمما ئێمە سواسی متمانەی خەڵکەکەین نیشانەی ئەوەیە ئەو خەڵکە هۆشیارانە مامەڵاکە و چەتری ڕەسەن ئەناسێ و ئەزانێ لەکوێ لە کام کانیاوی سازگار مناڵەکانی پەروەردەکە گەنجەکان ئاراساکە. کۆمەڵ هەمیشە لە ریزی پێشەوەی ئەو حیزبانە بووەوە ڕێکخراوی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ کە ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنیە لە کۆمەڵ پاشتیوەکە هەمیشە مامۆستاکانی لە پێشەوە بوونە. ئێوەی ڕاگەیاندنکار لەوەیە شایەدی ئەومان بۆ بدەن لە هەولێر لە سلێمانی لە کەرکووک ئێمە لەگەڵ ئەو برایانەمان لە هەولێرە لەگەڵ مامۆستا نەوزاد و برایانی تر ئێمە لە هەولێرە کۆنگری ڕۆژنامەنووسیەکەین خۆ پیشاندانەکەین لە کەرکووک هەروە لە سلێمانی ئەندامانی دەستێ بەڕێوەبردنی ڕێکخراوەکەوە لە هەموو شارەکان لە هەڵەبجە مامۆستایانی کۆمەڵ نمونەی بەگژاتچوونەوەی نادادی و ستەمکاری. کۆمەڵ چەندێک موقیفە سیاسەکانی لە بەرژەوەندی خەڵکا بووە. کۆمەڵ هەڵقڵاوی ناو کۆمەلگایە کۆمەڵ ئەو حیزبەیە کە هەر لە ناو خەڵکەوە بۆ خەڵک بووە. هەڵوێستی کۆمەڵ هەمیشە هەم هەڵوێستەکانی پێشەنگ بوونە لە هەموو بوارێکا بە تایبەتی لە هەڵوێستی سیاسیە نەدەگۆڕێن نەدەدۆڕێ. کۆمەڵی ئیسلامی پێشووە کۆمەڵی دادگەری ئێستا
ئەوە تاکە حیزبە کە هەمیشە هەڵوێستەکانی سابت و جێگیر بوون لە بەرامبەر هەموو بارودۆخی سیاسیدا. کۆمەڵی دادگەری وەکو لە ئەوەکە دروشمەکەی دیارە بەردەوامی نوێبوونەوەیە کۆمەڵیش حزبێکە بەردەوام لە نوێبوونەوەدایە ئەگەر تەماشای مێژووی کۆمەڵکەن لە هەشتاکان کە بستنەوەی ئیسلامی ڕابووە کاتێکە خەڵک بێتاقەت بووە شۆڕش تۆزێک خەریک بەرەو نسکۆ بووە کۆمەڵ ڕاگانی خۆی کردووە دیسان لە 2001 کە لە سەرەتای 2000 کۆمەڵی دادگەری کاوکاتی کۆمەڵی ئیسلامی بووە لە ڕاگانی کرداوە گوڕێکی بە خەباتی ئیسلامیدا بە تایبەتی کاتێک کە لە عێراقدا گیرەکرا کە خەڵک ومێدی شیوانە بوو جارێکی دیکە حیزبێکی ئیسلامی بتوانین ناو ساحەکەدا بەردام بێ ئینجا لە ناو هەڵبژاردنەکاندا هەڵبژاردننی عێراق و هەڵبژاردننی هەرێمی کوردستاندا دەنگێکی باشترینە پێشتر تین و تاوی بە پرۆسی سیاسیدا هەتا یعنی بۆ ناو پەرلەمانی کوردستانیش و عێراقیشدا ڕەنگی جیاوازی کرد ئەمە وای کرد لە ناو پەرلەمانیشدا تەماشا دەکەی کادیرانی یان بڵێن ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵ بە جورئەتەوە بەو پەڕی لێ هاتوویەوە گۆڕانێکیان لە ناو پەرلەمان دروست کرد هەتا کاتێکە ئەندامێکی کۆمەڵ دەبێت بە سکرتێری پەرلەمانش گۆڕانکاری بەناو پەرلەمانشدا دروست دەکات ئەمە وا دەکات کۆمەڵ هەمیشە بەرەو نوێبوونەوە بێ هەمیشە بەرەو پێش چوون بڕوات ئینجا کۆمەڵ لە قوتابیەکانی لە ڕێکخراوی بۆ ڕێکخراوی پێشووتری لە ڕێکخراوی قوتابیانی لە هەڵبژاردنەکاندا لەناو هەڵبژاردننیدا لەناو زانکۆیەکاندا تەماشاکە کۆمەڵێک سەرکردە و کادیری وا بتوانای پێگەیاندن کە خەڵک یعنی هیچ ئومێدێکی پێ نەما بوو کە پێی وابوو کۆمەڵ لەناو زانکۆ و لەناو شوێنە ئاکادیمەکاندا خەڵکی نییە لە کاتێکیشدا بە بیرمە لە 2003 کۆمەڵ لە ناو ناوەندەکانی خوێندندا لە ناودا دەنگێکی گەورەی هینە دەنگێکی زۆری هینە کە خەڵک پێی وابوو ئەمە گۆڕانگەیەکی گەورەیە ئێستاش پێم وایە کۆمەڵ ئەگەر تەماشای ناو هۆڵی پەرلەمانشکەی کۆمەڵێک گەنجی تێدایە جارێکی دیکە تاقە بە کۆمەڵ دەداتەوە کۆمەڵ جارێکی دیکە بەرەو نوێبوونەوە دەچێ کۆمەڵ بەرەو گەشانەوە دەچێت بەرەو گۆڕانکاری دەچێت لە وتارین بەبرز مامەستا عەلی باپیرشدا ئاماژەی بۆ کرد کە گۆڕانکاری دروستکەیت ئەگەر تەماشای خوێندنەوەکانی بابەتەکانی مامەستا عەلی باپیرشکەن هەمیشە لەگەڵ ساڵەکاندا دێت چەند ساڵدا دێت گۆڕانی گرنگ لەناو پرۆسی سیاسی کۆمەڵدا دەکات پێمان وایە ئینشاڵڵا لەو شیعارێکە دایناوە بەرەو گەشانەوە بەرەو نوێبوونەوە بەردەوام بوون ئینشاڵڵا چی دەکات تاوەکو کۆمەڵ گەشەی زیاتر بکات حتمما هەموو حیزبەکە کۆنگرە دەکاتن کۆمەڵێک ڕاو ڕاستپاردە مناقەشە دەکرێتن لەو ڕاو ڕاستپاردانە ئەو بابەتانەیە ئەو خاڵانێکە ئەو حیزبە دەباتە پێشەوە ئەو پەسەند دەکرێتن سەرکردایەتی کاری لەسەر دەکاتن و لە وتارەکەی جەنابی مامۆساش تاکیدی لەوەی کە کردەوەکەوە دەبێت زیاتر تێکەڵی جەماوەر و تێکەڵی هەتا لایەنە سیاسەکانی تر بە شێوازێکی تر مامەڵە بکردن ئەوەش خۆی لە خۆیدا خاڵێکە بەرەو پێشچوونەوە بەرەو ئاراستەیەکی باشتر لە ڕابردوودا کۆمەڵ چی بۆ خەڵک کردووە کە شانازی پێوە بکات پێم وایە زۆر خاڵ و زۆر وێزگەیە کۆمەڵ شانازی پێوە بکات باشترین وێزگە و باشترین خاڵی شانازی کۆمەڵ ئەوەیە کە ڕاستگۆ بۆ لەگەڵ خەڵکی لە سەرەتا و لە ناوەڕاست و لە کۆتاییەکەی بەردەوام بە لەگەڵ خەڵکی کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا و لە ئێستاشدا چەندێک هەڵوێستەکانی لە پێناو خەڵکدا بووە و چەندێک قوربانی داوە بۆ خەڵک بسم الله الرحمن الرحیم کۆمەڵی دادگەری لە ناو خەڵکە بۆ خەڵکە ئەگەر قوربانی نەدا بوون و نەبوونی دەبێ وەکو یەک بێ قوربانیدانیش بەڵگەیە لەسەر ئەوەی کە دەیەوێت لە بەرەی گەل بێ لە بەرەی خەڵک بێ کۆمەڵ جیاوازە ینی ڕتمی جیاوازە بیری بۆچوونی جیاوازە خوێندنەوەی جیاوازە لە پێناوی خەڵک کۆمەڵ بەڕاستی لە ڕابردوودا سڵی لەوە نەکردێتەوە کە بازەکەی چ دەبێ ئەوەی کە دەیکا مادەم بەدڵی کۆمەڵە خەڵک نییە بەڕای بەدا کۆمەڵە خەڵک نەکەوتووە بازەدا باجەکانیشی داوە و ئەو هەڵوێستانەشی لی ئێمە وەکو ئەندامانی کۆمەڵ شانازی بەو هەڵوێستانەوە ما دەکەین کۆمەڵ لەسەر شاشە لەگەڵ خەڵکە وەچی دیکە لەگەڵ دەسەڵاتە یان هەمیشە ڕاستگۆیە بە پێچەوانەوە کۆمەڵ بەردەوام لە ناو خەڵکە و لە ناو ئەسەن لەوانەیە لە ناو شاشە کەمترین بەشی ئەعلام توانیبی دەورەکەی خۆی نیشانی خەڵک بدا کۆمەڵ بەداخەوە لە ڕووی ئەعلامیەوە نەیتوانیەوە دەوری خۆی پیشانی خەڵک بدا بە عەکسەوە
بەردەوام لە ناو خەڵکە بە هەموو شێوەکانەوە لە ناو جەماوەرە و هەڵقڵاوی جەماوەرە و ئیش بۆ جەماوەرەکەی خۆی دەکات ئەو جەماوەرە هەموو هەرێمی کوردستانی بە جەماوەری خۆی زانێ پەرلەمانتارەکانی کۆمەڵ دیفاعی سەرسەختیان هاوڵاتیان کردووە بەتاکید لە ڕابردوودا پەرێزیان دیارە و ئەندامانی پەرلەمانی کۆمەڵ بەردەوام لە دژی زوڵم مستەم وەساونەوە و پشتیوانیان لە مەزلومین کردو و لە بێنەوەیان کردو. ئایندەی کۆمەڵ چۆن دەبینی؟ بەتاکید ئێمە دڵخۆشین بە ئایندەی کۆمەڵ. کۆمەڵ دووشتە ئەگەر سەرکەوت لە ئینتخابات و لە حکومڕانی نیعمەڵڵە ئەمە خزمەتێکی زیاتر دەکات و دەتوانێت زیاتر خزمەتێکی بە میلەتەکەی خۆی بکات. خۆ ئەگەر خوا نەخواسە نەیتوانی ئەمەش بەدەست بێنێ ئێمە وەکو خۆمان قەنەعەتێکمان هەیە ئەویش ئەوەیە کە لە پێناوی خۆی گەورەی ئیشەکە دەکەین یعنی ئەمە شتێک نییە بۆ دنیامان بێ پێمان وایە ئەمە واجبە لە سەرمان ئەم واجبەش خۆی گەورە لە مقابل پاداشمان دەداتەوە بۆیە ئێمە هەر سەرکەوتوین سەرکەوین لە ئینتخابات سەرکەوتوین سەرش نەکەوین هەر سەرکەوتوین لە دوا ڕۆژ قەنەعەتمان وا سەرکەوتوین. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کابینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێک لە ئەندامانی کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری بوو. بێگومان کۆمەڵی دادگەری لە وێزگە جیاوازەکانی خۆیدا هەمیشە بەرگری لە مافی خەڵک کردووە بەرگری لە هاوڵاتیان و نیشتیمانیان کردووە زۆر جار بۆ بەرگریکردن لە خەڵک قوربانی زۆری داوە و زۆر تەماح دراوە بە کۆمەڵی دادگەری بۆ ئەوەی کەمێک لە هەڵوێستەکانی خۆی پاشگەز بێتەوە بەڵام کۆمەڵ هەمیشە ئەو تەماحانەی ڕەت کردوتەوە بەڵکو ویستێتی وەکو خەڵک بێ لەگەڵ خەڵکا بێ چونکە کۆمەڵ لە ناو خەڵکا گەورە بووە و بووەتە ئەو کۆمەڵە و کۆمەڵ لەگەڵ خەڵکا لێکدا نابڕێن بۆیە هەمیشە هاوڵاتیان یاریمی کوردستان شانازی بە کۆمەڵەوە دەکەن کۆمەڵی شانازی بە هاوڵاتیان یاریمی کوردستانەوە دەکەن و دەبینین کۆمەڵی دادگەری خاوەنی کۆمەڵێک دەستگای پەروەردەییە کە هەمیشە هاوڵاتیانی هەرێمی کوردستان منداڵەکانی خۆیان گەنجەکانی خۆیان دەنێرن بۆ دەستگا پەروەردەیەکانی کۆمەڵی دادگەری لە پاڵەوەدا دەستگا خێرخوازەکانی کۆمەڵی دادگەری هەمیشە بوونەتە چەترێک بۆ ئەوەی هاونیشتیمانیان هاوڵاتیان ببوژێنەوە بژانەوەیەک بە خۆیان ببینن دەبینین خانیان بۆ دروست دەکرێت هاوکاری ماگانە دەکرێن بە تایبەتین بۆ منداڵانی بێباو ئەمە ژوای کردووە کە بەڕاستی خەڵکی هەژار و نەدار کۆمەڵی دادگەری خۆش بێتن تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ